ئێمە وەکو یەکێتی هاوردە و نەمکارانی هەرێمی کوردستان هەموو کاتی هاوکار بووین بووی کەوا بتواندرێ کار و چالاکێ ئابوووریەکان لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری سلێمانی بە ئەنجام بگەیەندرێ. وەکو بینین کە 29 پێشنگایکی ناوخۆ و دەرەکی لە سلێمانی بە ئەنجامە گەیەندرێ لەلایەن کۆمپانیای شارب لاین. ئێمە وەکو هاوکاریەک لەگەڵ یانین و بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئێمە ئەبینین کە ئەو کۆمپانیانە زیاتر لە نزیکەی 80 کۆمپانیا و لە 140 کۆمپانیاکان ناوخۆین و ئەوانەی تریش لە وڵاتانی تورکیا و سعودیە و میسر و سویسرا و ئۆکرانیا و سریلانکاوە ئەو کۆمپانیانە نمایشی کاڵاکانیانەکەن. هەستین بەکردنەوەی پێشانگایەکی ناوخۆیی لە کارگەی کەلتوری سلێمانی، کارگەی جگەری کۆن کە ئێستا ڕێکخراوی کەلتوری سلێمانی بەڕێوەیە بات. لەوێ ئەو پێشانگایەکەینەوە پێشانگایەکی ناوخۆییە، 80 کۆمپانیا بەشدارن، بەرهەمەکانیانێنن لەوێ عەرزیەکەن و ئەفرۆشرێت. ڕاستەوخۆ هاوڵاتیان لە دەستی یەکەوە کاڵەکان لە بازرگان و خاوەنی براندەکان وەرێگرن بە داشکاندنێکی زۆر و کۆمەڵک دیاری و چالاکی ئامادە کراوە کە لەوێ دیاریەکان وەکو خەڵات و تیر و پشک و ئەوانە بۆ لەلایەن کۆمپانیاکانەوە بۆ هاوڵاتیان. لەگەڵ هەموو ئەمانەشدا ئێمە چەند کار و چالاکیەکمان ئەنجام داوە لەوێ. یەکێک لەوانە کۆکردنەوەی هەڵمەتی هاوکاریە بۆ نەخۆشخانەی هیوا کە لەوێ بەشدارە بن و فرۆشتنی ئیشی دەستی منداڵانی نەخۆشخانەی هیوایە کە زۆر گرنگە بەلامانەوە. کۆمەڵک ئیشی دەستی جوان و تابلۆی سەرنجڕاکێشیان دروست کردووە لەوێ خرێتە فرۆشەوە و پارەکەی و داهاتەکەی بەڕاستەوخۆ گەڕێتەوە بۆ خۆیان